هونەرمەند شوانقەرەداخی لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانی خۆیەوە ڤیدیۆیەکی بڵاو کردەوە کەم ئێوارەیە لە ڕێی پرۆگرامی کورسات و لە ڕێی شاشە جوانەکەی کورساتەوە یەکێک لە بەرهەمان نوێیەکانی خۆی بگومان بڵێن پێشکەش ئەکات و ئێمەش مایشەکەین بۆی ئازوو خۆشەویست و گفتوگۆکەم لەسەر تەواوی بەرهەمەکە و تەواوی ڤیدیۆ کلیپەکە لەگەڵ زۆر بەڕێز کاک شوانقەرداخی کە بەڕێزیان هونەرمەند و ئێستا لە ستۆی کورسات مەگەزین. کاک شوان سڵاو لێ بێوارێت باش لە جەنابە دەروون خان سڵاوڕێز بۆ سەرجەم کارمەندانی کورساتی خۆشەویست هیوادارم هەموو لای باش بن تەندروست باش بن سەرکەوتوو بن. هەمیشە کورسات و شاشەی کورسات هەڵەبژێری بۆ یەکەم بڵاوبوونەوەی بەرهەمەکانت ئەو متمانەیە؟ کورسات حەزم لە مجاملەت نیە ڕاستی، بەڵام کورسات یەکێکە لەو کەناڵانەی کە لەگەڵ ڕۆحمانە تێکەڵ بووە. ئێمە هەل لە زمانی گەنجیەوە ئێمە کارمان کردو لێرە بەڕاستی یەکێکە لە شاشە جوانەکانی کە کواڵیتی دانە بەزیوە، یەکێکە لە شاشە جوانەکانی کە ڕەسەنایەتی و هونەری جوان ئەپارێزێ، حورمەت بۆ هونەرمەند دائەنێ، ڕێزی هەموو هونەرمەندێکی جوانەگرێ. طبعاً ڕێز و حورمەتم هەیە بۆ هەموو کەناڵەکانی تر، هەمویان چاوی منن، بەڵام کورسات لەلای من بەڕاستی زۆر تایبەتە چونکە هەستەکەم لە ماڵی خۆمام لە ناو کەسوکاری خۆمام هەستەکەم قیمەت و نرخ بۆ کارەکانم دانێن ئەو بەڕاستی جێی شانازیە. ماندوو نەبی کاک شوان لە ڕێی ڤیدیۆ کلیپ لە ڕێی ببوورە ڤیدیۆکەتەوە کە ئاماژەت پێ کرد لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان لەناوی بەرهەمەکە دوتووە هیچ ئاماژەت پێ کردوکەواتە با لەگەڵ بینەرانە بەشێک لە بەرهەمەکە ببینین و دواتریش گفتوگۆ کاک شوانەکەین لەسەر تەواوی بەرهەمێنانی ئەو گۆرانیە. فەرموون. بۆچی بەجێمەهێڵی و کۆتاییم پێهێنی خۆ بڕیار بووتە مردن نەڕۆی تۆ لە ببێنی ئاخر بۆ تەنیا مەکەی پێم بڵێ چی ڕوویداوە بیان وەگیری پێمەڵێ کە هەستێ بووم نەمەوە هەوارە دەنگێر خۆش بێت کارێکی جیاوازە و بڵام ستایلێکی جیاوازترم جارە تاقکردەوە کاک شوان بەس پێش ئەوەی کە باز لە ستایلورە کارە بکەین پێمان بڵێ شعرەکەی کێیە ئاوازەکەی کێ و بەرهەمەکەش ناوی چییە؟ بەڵێ بەرهەمەکە ناوی ماڵ ئاواییە، تێکستی هاوڕێی خۆشەویستم کاک مازیار فایقە، ئاوازەکەی خۆمە، دابەشکردنی میوزیکەکە کاک شادمیهر نامووی خۆشەویست و هونەرمەندی ئازیز و خۆشەویست، ڕیکۆرد و میکس و ماسترین لە سوید کراوە، ژەنیارەکان فارسن. حەزم کرد ئەم ستایلە بەم جۆرە بێ بەم شێوازە بێ بۆ ئەوی کە بتوانم شێوازێکی تریش تاقیکەمەوە لە ناو هونەرەکەیە، تەنیا فۆلکلۆر و تەنیا کاری سونەتی نەبێ، بتوانم لە بوارێکی ترا لە ستایلێکی ترا لە مۆرکێکی ترا کاری خۆم بکەم. سپاس بەخوا کە توانیمان شتێ بکەین و هیوادارم بەدڵی جەنابتان و لۆکیشنەکە زۆر تایبەتە. کوێ ئەوە؟ ئەوە شیمالی ئێرانە، شاری ڕەشتە. بەڵام مردین بەڕاستی 20 ساعت لە ناو سیارەیە و شەو ڕۆژی لە سیارە بخەوە تا بەس کاک شوانزەم کارەکەی هێنێت
سواز بخوا کە ڕەنجەکەمان بەزایەنە چونکە بەڕاستی ڕۆمانێکم بەسەر هاو لەو ڕێگایە هەتا ڕۆژی مهاتینەوە و بەنزین نەما و باران بەرهەمە بەڕاستی زۆرم بەسەر هاو بەڵام سپاس بۆ خوا کە توانیمان کارەکە بکەین هیوادارم بچێتە ناو خەڵکە و هیوادارم خەڵک گوێگری بێ و ئەم شتە چکۆلانەیە لەم چەندێکە و بەرهەمە تۆمار کردووە بزانام دەمێکە تۆمارە کردووە تقریبی ساڵێکە بێت تۆمارم کردووە بەڵام بەڕاستی ببوونی هەنێک کار و نەبوونی سپۆنسەر و ئەم شتانەوە نەمتوانی بەڵام جێ ئاماژەیە بەڕاستی جێ خۆیەتی کە ئاماژە بە ناوێک بکەم کاک حەسەنی حاجی بەکری دێکۆن هاوڕێی ئازیز و خۆشەویست و برای گەورەم کە هەمیشە سەپۆرتی کارەکانمە سپاسی ئەەکەم ئەو دەستگیرۆی کردم و بۆ چەندین جاری تر یارمەتیام کە ئەم کار بکەم بەڕاستی زۆر سپاسێکم چونکە هەموو جارێ یارمەتی منە لە ڕووی ئەوەی کە من کارەکانم نەوەستێ گەر ئیشێک بە قورسی بەدەست بێت چێژی چۆنە کاکشۆن ئەڵەن چێژی زۆر زیاد بێگومان زۆر خۆشە دەروونخان ئەزانی بۆچی لەبەر ئەوەی کە قەدری کارەکە تەزانی بە تەنگ کارەکەتەوەی زۆر جار ئەگەر بە ئاسانی بەدەستەوە بێ ئەو نرخەی نییە لەلات بەڵام کاتێک کە هیلاکەبی لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر سەفەرەکەی ماڵ و مناڵ بەجێ هێڵی شار بەجێ هێڵی کاروباری خۆت بەجێ هێڵی بۆ لەبەر ئەوەی کە ئامانجێکت هەیە ئەوش هوەرێکە پێشکەشی خەڵکی بکەی هوەرێکی جوانی ڕێکوپێک کە شایستەی ئەوە بێ بچێتە ناو ماڵی خانەوادە کوردەکانەوە ناو ماڵی خێزانی کوردەوە بەڕاستی ئەوە بۆ من جێ شانازیە سپاس بۆ خوای گەورەکە لە کوالیتی کارەکانم نایڵم بێتە خوارەوە لە کەسایەتی و لە شخصیەتی کارەکانم نایڵم بێتە خوارەوە چونکە بەڕاستی هوەرمەند بە شخصیەتەوە جوانە بە کاری هوەری جوان و جدیەوە جوانە باشە تا چەند وەکو هوەرمەندێک لەگەڵ ئەوایت کە ساڵێک دوان چەند بەرهەمێک بڵاو بکەیتەوە بەڵام بمێننەوە من ئێستا زۆر لە هوەرمەندان و بەتابەت شلوانەیە جیلی تۆ جیلی دواتریش گرفتی ئەوان هەیە کە بەرهەمەکان زۆر زۆر و بۆرن و هەفتانە ئێمە بینەری چەندین بەرهەم ئەبین کە بۆ ماوەی چەند ڕۆژێک ئەمێنێتەوە دواتر دەردی بە قەوڵی ئێرانەکان یەکبار مەسرەفە یعنی دیسپۆزەبڵە یعنی یەک جار بەکارێنی تو تاو ڕاستە فەرمی من جاری وا بۆ 5 ساڵ لەسەر یەک کاری هوەریم نەکردو 5 ساڵ لەسەر یەک بەرهەمی تازەم نەبووە بۆ لەبەر ئەوەی کە بتوانم لە ماوەی ئەم چەند ساڵەیان 5 ساڵەیە کە بەرهەمێک پێشکەشی خەڵک کەم گۆرانیەک بڵێم کە بەڕاستی جێ خۆی بگرێت لە کوالیتی خۆی نێتە خوارەوە بمێنێتەوە لە ناو زهنی خەڵکا لە ناو ئەندێشەی خەڵکا لە ناو مێشکی خەڵکا گۆرانیەک بێ بەڕاستی خزمەت بێ بە هوەری کوردی هەمومان نەتوانین کاری کرش و کاڵکەین بەڵام بەڕاستی ئەمە جێ خۆی ناگرێت لەوە ئەچێت زەبرێکی زۆر خراپیش لە هوەرمەندەکە بات چونکە لە کۆتاییە هوەرمەند بۆیە کارەکە بۆی کە جێپەنجەی بەجێ بێڵێت دوای مردنی وەکو چۆن ئەم هوەرمەندە گەورانی خۆمان کە ئێستا ئێمان بەجێشتەوە بۆ چەندین ساڵی تریش گۆرانەکانیان لێ ئەدرێتەوە باشە ئەو فەوزە زۆرەی ناو سۆشیال میدیا چۆنە بینیت ئێستا بە بەرهەمێکی تۆ ئاوا جوانیتەوە ناو سۆشیال میدیا جارێکتر بێت میدیاکانە بەڵام سۆشیال میدیا تۆ ئێستا زین کێسا ینی تاوی جیهانی داگیر کردەوە مەش بابەتێکە کە ناتوانێت کەس ناتوانێت کوڵی لێ بکات ئەوە چۆنە بینی وەڵا هیوادارم لە ناو سۆشیال میدیا جێ خۆی بگرێ دەنگ باتەوە و گرنگی پێ بدرێ یعنی ڕاستە هەموو ستایلەکان هەیە بەڵام نابێ ئێمە ستایلێک فەرامۆشکەین لە بەرخاتری ئەوەی کە مەسەلەن گەنجانمان دڵیان خۆشکەنیان بۆ ئەوی کە ڤیومان زیابێ بۆ ئەوەی کە مەسەلەن بینەرمان زیابێ تۆش لەگەڵ بابەتانەیانیت بزەبن نا بتوانێت دەنگ و بەرهەمێک تەقیم بکات و بتوانێت کە بڵێ ئەم بەرهەمە سەرکەوتۆ لە بەرەی زۆرترین ئێمە گەورەترین کێشەمان ئەوەیە کە بەڕاستی سانسۆرمان نێ لەناو سۆشیال میدیایە یعنی کاری ڕەش و سپی جوان و ناشرین جا ناکرێتەوە هەمووی تێکەڵ کراوە بەسەریەکە ئەمە بەڕاستی کارێکی زۆر خراپە پێویستەکە فلتەرێک هەبێ بۆ کاری جوان بۆ هوەری جوان جیاب کرێتەوە گوێگریش کاتشوانە بزەم ئەوە خۆی تەقیمە کات کە چ بەرهەمێک زۆر ئەمێنێتەوە و زۆر لە ناو خەڵک ئامێنێتەوە چ بەرهەمێکیش بۆ چەند هەفتەیەک و دواتر بەڵێ سپاس بۆخوا ئێمە میلەتی ئێمە بەڕاستی میلەتێکی هۆشیارە لە ڕووی ئەوەی کە بەڕاستی گۆرانی بێژی چاگیان هوەری جوانیان کاری جوان گۆرانی جوان جێ ئاکاتەوە لەگەڵ ناشرینەکە بەڵام بەداخەوە سۆشیال میدیا هەمووی تێکەڵ کردو بەسەریەکە جا من بەڕاستی داواکارم لە هەموو پیج و کەناڵەکان
گرنگی بە هەموو هونەرمەندان بەبێت جیاوازی بە نەبێتە مەسلەی خزمێنە و نازانم عیلاقاتی شخصی ئەم شتانە ئێمە بەڕاستی کە ئەم کارە ئەکەین نە پاداشتمانەوێ بەرامبەری نە پارێک وەرەگرینەوە نا کەسێک حەقی ئەو کارەمانەیەاتەوە کە کردومانە بەڵام تەنیا داواکاریمان ئەوەیە ئەم کاری کە ئێمە ئیکەین خەڵک بیبینێ بۆی خەڵک بزانێ هونەری جوان چۆنە و خراپیش چۆنە وەبزانم هاتنی ساڵی 2022 بۆ تۆ پڕ چالاکێ لە ئێستەوە کاکەشوان سپاس بەخوا هەوڵم ماوەکە وا بێت و هەر لە دەستپێکی ساڵیشا ڕاستە فەرمووی شتی تریش بەڕێوەیە و کار و گۆرانی و کلیپی تریش بەڕێوە زۆر چاکە هەر لەگەڵ ئەم 1-2 هەفتەیە لە فستیڤالی ئەکسپۆ دوبەیش بەشداریت کرد چۆن بەشداری چان کرد لەگەڵ کێبوون و دواتر چ بەرهەمێکت پێشکەش کرد لەوێ بەرهەمی فۆلکلۆر بوون یاخۆت فستیڤالەکەش خۆی تێکرا چۆن بوو ڤیدیۆکانیش لەگەڵ قسەکانمانەڕە ئەکسپۆ دوبەی 2020 وڵاتی ئیمارات شانشینی ئیمارات باڵێنماوەتی یەکگرت و کارەکان کردووە خۆی بیرۆکەکەی هینی لەندەنە کاتی خۆی 1950 ئەم بیرۆکەیە لە لەندەن سەری هەڵداوە ئەکسپۆ دوبەی فستیڤالێکی کلتوری و هونەریە 5 وڵات بەشداریان تیا کردبوو هەر وڵاتە و بارستاییەک مەساحەیەکیان بۆ دابین کردبوو بۆ ئەوەی کە کارەکانی خۆی لە ڕووی فۆلکلۆرە و لە ڕووی کاری کلتوری لە ڕووی گۆرانی و مۆسیقا لە ڕووی جلوبەرگ لە ڕووی خواردنی کوردەواری لە ڕووی کاری دەستی لەوانەیە بەشداریمان کرد بەڕاستی وڵاتانی تریشی زۆر لێبوون سپاس بەخوا کە من لەگەڵ تیپی هونەری میلی نەتەوەیی یا ڕۆشتم من و ژەنیارێکی تر کاک ئومێدینەی سڵاو ڕێزمان هەیە لەگەڵ ئەوە ڕۆشتم لەگەڵ ئەم گروپە جوانە ئەم خوشک و برا ئازیزانەی خۆم لەوێ چەند کارێکی هونەریمان پێشکەش کرد و سپاس بەخوا جێ ڕەزامەندی هەموو ئەو ئازیزانە بوون کە لەوێ بوون دەستخۆشێکی باشیشمان بۆ هات کەکشوان ئەم کرانەوەی تا چەند گرنگە بێکمانم بابەتانە لە پێشووترا هەبوون بەس ئێستا بە خۆشحاڵی و لە نێو فستیڤالە نێودوڵەتیەکانان ناوی کورد و بڵێ هونەرمەندانی کورد و ئەو سەمای کوردی و هەڵپەرخی کوردی و زۆر بابەتی تریشێ ئێستا پێگە و جێگەی خۆی ئەگرێت ئەمە تا چەند بۆ ئێوە وەکو هونەرمەندێکی کورد گرنگە بەشداریکردنتان بێگومان زۆر گرنگە دەروونخان لەبەرەوەی کە ئێمە چەندین وڵاتی لێبوو جاری وابوو کەمان و کوردستانی نانەزانی بەڵام کە ئاهاتن سێری هەڵپەرچەی کوردەواری و گۆرانی و مۆسیقای کوردیانە کرد و ئەو کارە دەستیانی کە لەوێ کرابوون و ئەو وەفدەی لەوێ بوون جێی شانازی بوو بۆیان باوەڕ کە من جلی کوردیم لەبەرا بوو بیرم نییە کابراایکی سعودی هات دەستی لە جلەکانممە وتی ئەم جلانەتی چییە وتم هی کوردستانە وتی ئەمە جلی فۆلکلۆری کوردی ئەمە جلی ڕەسەنی کوردی ئەمە جلی خۆمانە یعنی بە ئاواتەوە بۆ ئەوت حەزەکەم ئەو جلانت ئەگەر بمەیتێ وێنەی پێوە بگرم ئەوەنە بەدڵی بوو یعنی جلەکانی بەدڵ بوو هەڵپەرچی ئەو خوشک و برایانەمی بەدڵ بوو مۆسیقاکەی بەدڵ بوو بۆ ئێمە ئەوە زۆر گرنگە خەڵک بزانێت کورد چییە کللتوری کوردی چییە مۆسیقای کوردی چییە هەڵپەرچی کوردی چییە باشە لەنێو بڵێن فستیڤالەکە کێبڕکێ و ئەو بابەتانە هەبوو یا خۆت نەخاوکو نمایش تەنیاکو نمایش بوو هەموو وڵاتانی ئەوروپی ئاسیوی ئەفریقی وڵاتانی عەربی هەمووی بەشداریان کردبوو هەر یەکەو بە نمایشی خۆی بە هەڵپەرچێ و سەمای خۆی بە کاری دەستی خۆی بە نمایشی کارەکانی خۆی بە کللتوری خۆی هەمویان بەشداریان کردبوو کەرنەباڵێکی زۆر گەورە و جوان بوو هیوادارم ئەمە دووبارە بێتەوە و هەموو شارەکانی کوردستان بە کوردستانی گەورەشەوە هەر چوار پارچەکەی کوردستان بەشداری بکە ئەم جارە زۆر باشە بگومان فستیڤالی لەم شێوەیە بۆ هونەرمەندانی وەکو ئێوەش گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بۆی کە بتوانن چەندین هونەری جیاواز گۆرانی جیاواز موزیکی جیاواز بڵێن بینەر بن و بیسەری بن ئەمەش لە نێو فستیڤالەکە بوونی هەبوو بەڵێ بێگومان چ وڵاتێک زۆر بوو بۆ جێی سەرنجی کاکشوان لەوێ وڵات زۆر هەبوو یەکێک لەو وڵاتانە ئیندۆنیزیا بوو زۆر کاری جوانیان کرد ئۆکرانیا جوان بوو کاری پاکستان بەڕاستی وڵاتی پاکستان هەم بەشە وڵاتانی ئاسیا هەم لە ڕووی جلو بەرگ و ڕنگ و موزیکێکی جیاواز و سەمای جیاواز زۆر جیاواز بوو بە تایبەت پاکستان بۆ من زۆر جیاواز بوو باوەڕکە یەک پێشانگەیان دروست کردبوو شتی زۆر سیر و سەمەرەیە جگە لە مۆسیقا و گۆرانیان جگە لە جلوبەرگیان جگە لە کاری دەستی کولتوریان کۆمەڵە سکرینی گەورەیان دانابوو حتا خوێیان هێنابوو پارچە خوێی گەورە لە هیمالایەوە هێنابوویان دایان نابوو من باوەڕکە تەزوم پێ هات یعنی زۆر شتێکی سیر و سەمەرە بوو هەڵبەت هەموو وڵاتەکان وابوون
بەڵام پاکستان چونکە لە خۆشمانەوە نزیک بوو لە ڕیزی خۆمانەوە نزیک بوو ئێمە بەڕاستی بە بۆنی کاروبارەوە بە بۆنی نمایشکردنەوە زۆر کاتمان نەبوو بتوانین بچین بگەڕین وڵاتەکان بگەڕین شوێنەکان بگەڕین بەڵام چونکە پاکستان نزیک و لێمانەوە من بەڕاستی زۆر سەرنجی ڕاکێشم. چ شتێکە بوو گرنگ بوو بۆ ئێوەکو هونەرمەندان کە لەوێ نمایشی بکەن بەڵام بۆ ئەم ساڵ دەرفەت نەبوو گرنگە بۆ نمونە بۆ ساڵانی ئایندا بۆ هونەرمەندانی کە لە دوای ئێوە بەشداریەکەن لە فستیڤاڵی لەم شێوەیە بۆ ئەوەی کەوەکو بەرچاوڕوونیەک بێ بۆ ئەوان چکە ئۆزام یەکەم جاریشە بەشداری زۆر گرنگە گروپێکی مۆسیقای کوردی بە جلوبەرگی کوردیەوە بە ئامێری کوردیەوە یان بە ئامێری شەرقیەوە ڕۆژهەڵاتیەوە لەوێ گۆرانی کوردی نمایشکەن بەڕاستی ئەم جارە ئێمە نەقسمان هەبوو لەو ڕۆوە هیوادارم ئەم جارە کە دەستی پێکردەوە گروپێکی مۆسیقای زۆر جوان زۆر بە هێز لەوێ بە ساوند سیستمێکی باشەوە بەشداری بکات چونکە خەڵک ئێمە ئەوەنی کە توانیمان بیگەێنین گەیانمان خەڵک زۆر خۆشحاڵە بوو کە ئێمە دەستمانە کرد بە مۆسیقا و هەڵپەرچێ باوەڕکە ئەوەی کە لەو ئەکسپۆیا بوو ئەکۆ بۆ لە لای ئێمە حەزیان بەو جلە ئاڵە وڵایە و ئەو مۆسیقا و گۆرانیە و یعنی سیر بوو بەلایەنەوە کە میلەتێک هەیە بە ناوی کوردەوە ئەم شتە جوانانەی هەیە ئەم جارە هیوادارم گروپێکی مۆسیقای زۆر بەهێز بەشداری بکەن. کاکەشوان زۆر خۆشحاڵ بووم بەشی پرۆگرام لەگەڵمان بوویت پرۆژەی ترچیە بێتی چی لێرە ئاشکراکە یان جارە وڵات چه پرۆژەیەکی ئەترسم باسی کەم و دوایی نەبێ خۆش نییە بەڵام یەکێک لە گۆرانیەکانی ترم کە ئامادەیە بۆ ئەوی کە کلیپی کەم هیوادارم ئەم ساڵ بتوانم کلیپی کەم هەتا نەورۆز بتوانم کلیپی کەم ئەگەر نەبوو دوای نەورۆزی تر خۆتە زانی شادە گۆرانیەکەیان نەخێر گۆرانیکی سلۆیە بەڵام گۆرانیکی کوردیە ئەم جارە بەجری کوردیەوە دەرەکەومەوە چونکە بەڕاستی بە بێژری کوردی ئیدارە ناکەم سالێکی تایبەتی کاکشوان خۆیت باشە ئەمێ پرسیاری ئەوەش بکەم پێشەوەی کە بچمە ناوبەر بۆ گۆرانی شاد ناڵێ گۆرانی شادم وتبار باشە بۆ ئەم ساڵە لەمانی بۆ نەورۆز بێت بۆ جەژن بێت وەڵاهی ئەبێ ڕێک گەشتێکی واهی لە پرۆگرامایە بە لێرە ئاشکرایکین بەخوا شتێک هەیە بەڵام جارێ نازام ئەبێیاننا ئەمەوێ کارێکی دیسان شاد بکەمەوە بەڵام بۆ گۆرانیکی جوان ئەگەڕێم ڕێکوپێک قورس و سەنگین بۆ ئەوەی کە پێشکەشی خەڵکی بکەم نامێ هەر ئاوا هەکەزایی گۆرانیکی سەریع بڵێم و خێرا بڵێم و خەڵک هەڵپەڕێ دەشکمەسە بەشێک لە شاعیران وەروەها ئاوازدانەرانیش گویان لێمان بێ بتوانن هیوادارم بتوانین ئاوازێکی جوانیان شعرێکی جوان بدۆزینەوە بتوانین کارێکی جوانی کە ئێستا ستایلی فۆلکلۆر و ئەو بابەتانە تۆزێک تێپەڕاندووە وەبزانم ئەوەش گرنگە وانە من چەند ساڵە کاری فۆلکلۆرم کردووە بە جیاشکە کاری خۆمم کردووە یعنی چ کاتێک گۆرانیکی خۆمم وتبێ گۆرانیکی فۆلکلۆرم کردووە بۆ ئەوەی کە باڵانسی ڕابگرم چکە خۆم بەڕاستی عاشقی فۆلکلۆرە بینەری ئێستا و با بڵین بە شێوەیەکی تر بڵێم گەنجانی ئێستا و جیلی ئێستا زیاتر کامیان ئەوێ کاکشوان بۆ منە لە دەنگی تۆ کام جۆر و کەم ستایلیان باوەڕکە دەرون خان زۆر تێکەڵە یعنی جاری وام گۆرانیکی نوێ ئەەکەم ئەڵەن وڵی تو هەر فۆلکلۆرەکە زۆر جوانەڵیتەوە کاتی فۆلکلۆر ئەڵێ مۆڵن وڵی کاکە تو بۆ نایگۆڕی بۆ نایکی بک یعنی سەر لێ ئەشێنین جا بۆیە من وام لێ کردووە گۆرانیکی نوێ ئەەکەم گۆرانیکی فۆلکلۆرەکەم بەڵام سپاس بۆ خۆی سش گەنجەکان خەریکە بەرە و فۆلکلۆر یەنەوە چونکە ئەزانن ڕەسەنایەتی و جوانی کاری هوەری قیمەتی چۆنە ئەوە زۆر مهمە هیوادارم بتوانم لە فۆلکلۆرەکەشا خزمەتکەم لە کاری نوێشە بەردەوام بم چونکە بەڕاستی هونەرمەند لە پرۆگرامتان یە کاکشوان نەخێر هەرگیز بۆ خاوەنی چەند بەرهەمی تایبەت و زۆر ناوەزە و جوانیشی و خەڵکیش لەگەڵ یا ئەژین بەشێک لە بەرهەمەکانی تۆ بیر لەوە ناکەیتەوە کۆنسرت کاری زۆر گرانە قورسە ڕاستە پێویستەکە سەپۆرتە هەبێ پێویستەکە کۆمپانیای بێ پشگیریت کات هۆڵگرتن و هێنانی زۆر شت یعنی قورسایەکی زۆر گەورەیە اینجا میلەتی ئێمەش بەڕاستی لە ڕووی داراییەوە خۆ ناکرێتەوە بە بلیت بێ لە ڕووی داراییەوە باش نییە وەزعی میلەت بەڵام لە کۆنسرتە مەسەلەن بەشداریم کردو وەکو تاکی گۆرانی مەسەلەن بەڵام وەکو خۆم لە حاڵی حازرە لەم کاتی ئێستا بەڵام شتێکی قەتعی نییە لەوانەیە لە ئایندا بیری لێ بکەیتەوە بۆ هیوایم وەکو ئاماژەم پێکرد دەستپێکی ساڵی 2022 زۆر باش بووە بۆ هونەرمەند شوان و هەروەها بتوانێت کە بەرهەمەنوێەکانیش کلیپ بکەی و چەندین بەرهەمی شادیش پێشکەش بە دوعامان بوو کە بتوانین کاری زۆر جوان پێشکەش بکەین ئەوەنی کە لە ژیان ئاماوین کە
بتوانین و هێز و توانامانەیە خزمەتی میلەتەکەی خۆمان بکەین بە شێوازێکی جوان بە ئومێدی ئەوەی کە هەموو ئیشەکانمان بە دڵی ئازیزان و خۆشەویستانمان بێ شایانی ئەوە بێت لە شاشەی کورساتیش دابەزێ. کاک شوانگیان کۆتای بە پرۆگرامێنم ئەگەرە چێکەمالێت فەرموو. سڵاو ڕێز و حرمەت بۆ ئێوەی خۆشەویست، سپاس بۆ ئەمیوانداریە. هیوادارم هەمیشە گەشاوە بن و کورسات مەگەزین هەمیشە پڕشنگدار بێت. زۆر سپاس بۆ تۆ.